بارزانی ڕایگەیاندووە کورد ئەفسانەی داعشی تێکشکاندەوە. مەسعود بارزانی ڕاشی گاندووە ئەرکی زانا موسڵمانەکانن کە خەڵکی هۆشیار بکەنەوە کە ئیسلام کردەکانی داعش ڕەت دەکاتەوە. مەسعود بارزانی دەڵێت بڕی پێویستی یارمەتی سەربازیمان پێ نەگەشتووە. مەسعود بارزانی وتوێتی لە دوای 2003 ئەمریکا بۆ ماوەی 10 ساڵ مەشق و ڕایەنانی بە سوپای عێراق کرد و ملیاران دۆلاری لەو سوپایەدا خەرج کرد بۆ ئەوەی سوپایەکی پرۆفشناڵ دروست بکات، بەڵام ئەو سوپایە نەیتوانی 10 ڕۆژ بەرگە بگرێت. ئێستا پێم بڵێن پێشمەرگە یان سوپای عێراقی هێزێکی پرۆفشناڵە. مەسعود بارزانی پرسیار دەکات لەبارەی ئەوەی بۆچی هەموو نەتەوەکانی جیهان سەربەخۆییان بەدەستهێناوە تەنها کوردەکان نەبێت. ئایا ئەوە عەدالەتە؟ وەکو وتمان ئەم بابەتە لە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاو کراوەتەوە. دەچینە بابەتێکی کە لە ڕۆژنامەی لە ڕۆیتەرس بڵاو کراوەتەوە نەبوونی پاری کاژ لە بانکەکانی هەرێمی کوردستاندا کاریگەری خراپی لەسەر بانکەکان هەبووە. ڕۆیتەرس دەڵێت دۆخی ئابووری هەرێم نیشانەی پرسیار دروستکردنی لەسەر ئەو وێنەی بۆ هەرێم کێشرا بوو کە گوایە باشتی بازرگانیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. یەکێک لە بانکەکانی هەرێمی کوردستان بە ڕۆیتەرزی ڕاگەیاندووە حسابی بانکی ئەمە بۆ ماوەی ساڵێک دەبێت لە بانکی ناوەندی لە هەولێر ڕاگیراوە. ئەگەر ئێمە داوای 1 دینار بکەین پارەیان نییە پێمان بدەن. ئەم بابەتە لە ڕۆیتەرس بڵاو کراوەتەوە تایبەت بوو بە کێشەی دارایی لە هەرێمی کوردستان. دەچینە بابەتێکی تر کە لە تودەی زمانی ئەمریکی لە تودەی زمانی ببورن لە تودەی زمانی تورکی بڵاو کراوەتەوە سەلاحەدین دەمێرتاش هاوسەرۆکی هەدەپا ڕایگەیاندووە گەشتونەتە قۆناغێکی زۆر گرنگی ڕاگەاندنی دەوڵەتێکی کوردی. دەمێرتاش داوای دەستپێکردنەوەی دانوستان دەکات لەگەڵ حکوومەتی تورکیا بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی چارەسەری کێشەی کورد. لە شەشەم کۆنفرانسی ساڵانە لەبارەی تورکیاوە لە پەیمانگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە واشنگتن دەمێرتاش ڕایگەیاندووە دەبێت حکوومەتی تورکیا ئەوە بزانێت کێشەی کورد لە ڕێگەی جەنگ و چەکەوە چارەسەر ناکرێ و پێویستە وەڵامی داخوازیەکانی دەستپێکردنەوەی دانوستانەکان بداتەوە. دەمێرتاش وتی من ئومێدەوارم و بێئومێد نیم بەشێکی زۆری کۆمەڵگای تورکی خوازیاری ئاشتیە و وێنەیەکی دەمێرتاشیشی داناوە. بەڵێ بەڕێزان بڕگەی ڕۆژنامەوانی پێشکەشکردن هەر شادن.